خۆشەویستانم ئەو کاتتان شاد لەگەڵ بەردەوامی قەیرانی سووریادا ڕژێمی سووریا ئاماژە بە کۆمەکی دەرەکی دەکات بۆ سەرهەڵداوانی وڵاتەکە و وەکو سەلماندنێک لی دەڕوانێ کەوا پیلانێک هەیە دژ بە وڵاتەکەی لە ڕێی ئەم پیلانەوە وەکو گەورە کاربەدەستانی سووریا دەڵێن دەخوازرێ ڕۆڵ و کاریگەریەکانی کۆماری ئیسلامی ئێران لە ناوچەکەدا کەم بکرێتەوە. قەیرانی سووریا هەرتەنها لە ناوگەلی سووریادا پەرەی نەسەندووە بەڵکو تەواوی ناوچەکەشی گرتووەتەوە بۆ ئەوانەی سەر بە حکوومەتن هێڵەکانی ئەم قەیرانیان بەلاوە ئاشکرایە. نەبیل تۆما کاردارە و بە شەڕی شارستانیەکان ناودێری دەکات. سنیان شیعیان قەیرانی شیع و سونە هەیە لە نێوان سعودیە و تورکیا لەلایەک و ئێران و عێراق و سووریا و لوبنانیش لەلایەکی تر دوڕیانەکەش لێرە لە دیمەشقە. ئەوانەی پشتیوانی لە ئۆپۆزیسیۆن دەکەن ڕێک و ڕەوان دەخوازن یارمەتی سووریاییەکان بدەن تا حکوومەتی دیکتاتۆری بڕوخێنن بەڵام لایەنگرانی حکوومەت وەک شەڕی تایفەیی لێکی دەدەنەوە. دەشێت ئێران بەڕێبەری هیلالی شیعەکاندا بنرێ بەڵام بەسام عەبدوڵڵا ئەندامی پارتی بەعسی فەرمانڕەوا لە سووریا دەڵێت لە ڕووی جوگرافی و نەژادیشەوە سووریا سەرەکی ترە. ئێران بەبێ سووریا لە ڕۆژهەڵاتی ناوڕاستدا جێگای نییە چونکە تەریک دەبێت. پێشم وایە وڵاتانی کەندا و فۆبیایەکیان هەیە و ناوی ئێرانە. دژایەتێک بۆ ئەم جۆرە دید و بۆچوونە هەیە کە شیعەگەرایی دەخاتە سەر و سونەگەراییەوە لە وڵاتانی کەنداودا. ئەبوو عەبدوڵڵا لەو بڕوایەدایە بە تایبەتی عەرەبستانی سوعودیە هەست بە مەترسی دەکات. دەترسن چونکە ئیران نمونەیەک بە خەڵک دەدات، نمونەی زانست و تەکنەلۆژیا، زانگۆکان، فەرهەنگ، وەرزش. سعودیە هیچی نییە. ئەم لایەنگرەی حکوومەتی سووریا ستایشی وڵاتەکە دەکا وەک وڵاتێکی سیکولار و یەکسانی بۆ خانمان. تۆما و ئەبوو عەبدوڵڵا هاوڕان لەسەر ئەوەی سیستمی سووریا هەڵەیە بەڵام وەک حکوومەت سوورن لەسەر ئەوەی کێشەکان لە دەرەوەی سووریاوە هاتوون. ئەمڕۆ ئەگەر تورکیا دەستی وەردان ڕابگرێت و وڵاتانی کەنداویش پارە و چەک نەدەن ئەوە سووریەکان لە دەرەوە و لە ناوەوەش دەست بەجێ پێک دەگەنەوە. ئاستی خوێناوی قەیرانی سووریاوا دەکا ئاشتبوونەوە دوور بێ. هەندێک لە ناو حکوومەتی سووریادا ڕایان وایە لۆمەکردنی هێزی دەرەکی هەڵە فەندەمێنتاڵیەکانی ڕێبەرایەتی سووریا دەشارێتەوە. ماهر فاضل یەکێکە لەو ئۆپۆزیسیۆنانە لە دیمەشق. لەو بڕوایەدان چارسەری سیاسیانە نابێت و هیچ چارسەریەکی تریان نییە بێ لە بەکارهێنانی هێز. ئەمە شیانی کاردانەوە بەرامبەر هەر کارێک. تەنانەت ئەگەر هێزی دەرەکیش لەم قەیران و توندوتیژیانەی سووریادا نەبوونایە ئەوە بێگومان ڕووداوەکان بازنەیەکی توندوتیژین کە ئاماژەیەکی کەم نیشان دەدا بە ئاڕاستەی هێوربوونەوەدا.